بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سلام و ڕەحمەتی خی پەروەردیگارتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوڕۆ لە شاری هەولێر هەڵدەستێت بە دابەشکردنی 50 ملیۆن دینار بەسەر 200 لە کەسانی هەژار و کەم دەرامەت و نەخۆشانی درێژخایەن. بۆیە بۆ هەر نەخۆشێک یاخود بۆ هەر کەسێک بڕی 250,000 دینار دیاری کراوە. لەو بەرنامەیە لەگەڵ ئێمە دابن بۆ دابەشکردنی ئەو هاوکاریە. خێری بەخشینی بنووسی خۆی خواز بووم باش بوو یارمەتیاندا وەزعیان ئەوە کردم ئەمش کابراایکە مندام نقصان 150 کە مندامی مەعاشەکەم کەمە ساحب مندارم عایلم لەسرە پێویستم بە یارمەتی مساعدەم بکەن و خوا خێریان بەخشینی بنووسیتن وەڵە خوا خێریان بنووسین بەخشن خوای گەورە باشیان لۆ بینی ئینشاءالله خوام رازای حەزکە دڵی منی خۆش دەکەن خوای گەورە دڵتان خۆش کات خوا خێرخوازان بنووسێ ڕەحمەتیان لێبێ هەموو جان هاوکاریمان دەکەن خوا بریان لە قیامەتی گەورەکە ئینشاءالله خوا خێریان دەنووسێ ڕەحمەت لەداک بابێ خوای ئیشکارم زۆرە ئیشکارەکان تەواو ناکرێ چونکە مندامین مەعاشەکەمان کەمە بەشی هیچمان ناکا ئەگەر خێرخوازان نەبێت ئێمەش ناتوانین ژیان بەڕێکەین. خێری خەت خوازان نووسێ وڵای ئەوە تقریبا 3 ساڵ نەخۆشە لە مارەکەتە یعنی پێویستی و حەو عیلازی گرانە داوا لە خێری خوازان دەکەن یارمەتی نەخۆشی دەرجیەیە ئەرێ وەڵا حەوەشی لێ دەکڕم بەخوای بە 3 وەرە خەونی با یەک مانجی 3 وەرە خەونی وەڵای خوا خێریان بنووسێ یارمەتی مەدا اون جارێ خوا خێریان بنووسێ خوا خێری گەورەش بنووسێ یا ڕەبی یا ڕەبی خودایە ئەوە لەسەر خێر و خێراتە ئەوە یارمەتی فەقیر دەدا یارمەتی ئومەتی پێغەمبەر دەدا خوددا دەرەجێر بکە خوا سەرکەوتووی کە لەسەر دژمن و دژمنەکانی خۆی خوایە هیدایەتی بردەی ڕەحمی پێ بکە یا ئەرحەم الراحمین خوا ئەو دەستگاش خوا پشت و پەنابی خوا هیدایەتی هەموو لاکمان بدەی. دیارە ئەمڕۆ ئێمە لە ئۆفیسی هەولێر کە ئەمڕۆ دوێنێ دوو پرۆژەمان ئەنجام دا کە بە بڕی 50 ملیۆن دینار کە دابەشی بکەین بەسەر 200 خێزانی هەژار و نەخۆشی درێژخایان کە 100یان لە دەوروبەری هەولێر لە قەزای سۆران و 100یان لە سنتەری شاری هەولێر و دەوروبەری بوو. دیارە ئەو هاوکاریانە لەلایەن خێرخوازانەوە دابین دەکرێت کە ئەو بڕە پارێزەکاتە دابەشی دەکەین و داوا دەکەین لە خێرخوازان ئەو پرۆژانێک کە دەستگای بەخشین ڕایگەاندووە بتوانین هاوکارمان بن بۆی زۆرترین خەڵک بتوانین ئینشاڵڵا سودمەند بن. بەرنامەیەش دووبارە و سێبارە داوا دەکەین خوای پەروەردیگار خێر و پاداشتی خواپێداوان و خێرخوازان بنووسی و بداتەوە و هەروەها بەخشینیش بە هیچ شێوازێک لە ماڵی کەم ناکات و لە سەروەت و سامان کەم نابێت. بۆیە دەڵێم ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچێوەی چالاکیەکانی لە مانجی ڕەمەزانی پیرۆز بەردەوامە لە هاوکاریکردنی خەڵکی هەژار و کەم دەرامەت.
دیارە ئەم هاوکاریانەی دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامی هەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە ماوەی ڕابردوو سەبەتەی خۆراشیان بەسەر ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ناوچەکەدا بەشکرد لە ئێستادا کە هاوڵاتیان لە دۆخێکی خراپی داراییدان ئەم هاوکاریانەوە ئاکاتن کەوا بارگرانەی سەرشانیان کەمێک سوو کاتن. دەستخۆشی لەو بەڕێز و خۆشەویستانە دەکەم کەوا هەستاون بە یارمەتیدانی ئەو خەڵکە کەم دەرامەتە ئەوانە ئینشاءڵڵا خۆشەویستی خوای گەورن مادام ئیماندارن و شاکرن بۆ یەکە خوای گەورە بەسەری هێناون ئەگەر بتانەوێت خۆشەویست بن لە لای خوای گەورە لە لای خەڵکیش ئەوە دەبێ هەدیە بدەن یەکتری جا ئینسانی مسلمان ئەگە بەو شتانەوە جوانە ئەگەر ئەو شتانەی لێدار ناخوا نەخواستە دەستی بە شەحیحی و ڕەزیلی کرد لە خوا دوورە بێ لە عایلێ خۆی دوورە بێ لە خزمەکانی دوورە بێ لە مجتەمع دوورە بێ و لە ڕەحمەتی خوای گەورە دوورە بێ. وڵی زۆر زۆر زەرورە خوا خێر و بنویسی خوا خێراوەش بنویسی کە ئەو هاوکاری بەنگۆدایە زۆر زۆر باشە و لۆ فەقیر و ژاران هێ زۆر زۆر پێویستی پێ و خوا خێر و بنویسی خوای گەورە پاداشت و بدەتەوە. زۆر زەورە خوا خێرتان و سێخواڵێتان ڕازی بەڕاستی زۆر فەقیر و هەژار هەر زۆر زۆرە و ساڵە وای گەورە پاداشتی بە خێرتان دەتەوە هەستان بە دابەشکردنی ئەو یارمەتیە بەڕاستی لەوانەیە هەزاران خەڵک ئێستا هەبینان نەبی ئێوارێ بخۆ لەوانەیە هەزاران ماڵ هەبینێت توان جلوبەرگ لۆ منداڵەکان دابن بکە خوا خێرتان بنووسی خوا پاداشتی بە خێرتان داتەوە ئینشاءڵڵا. سەرەتا زۆر سپاسی دەستگا خێرخوازی بەخشینەکەین وەروها سپاسی ئەو خێرخوازانەی کە هەستاون بە پێشکەشکردنی خێر و سەرقاتەکانمانی پیرۆزی ڕەمەزان کە دەستگای خێرخوازی بەخشینیش بەو پەڕی ئامانەتەوە ئەو خێر و ئەو سەرقانە ئەبەخشێتەوە بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەتەوە کەسانی نەخۆشی گشت شوێنەکان گشت پارێزگاکان وەروان گشت قەزاکانی کوردستان خۆتان نەزانن کە لەو ساڵانش ڕێژەی هەژار لە دەوەری سۆران بە تایبەتی بابرێنگەلێک زۆر بووە وەروە ڕێژەی نەخۆشی زۆرە ئەو کەسانێکەوە پێویستیان بە کڕینی عیلاج و دەرمان یاخود ئەوانەیەکەوە لە ڕۆژانی جێژندا پێویستە بەکردن پێداویستیە دەستگا خێرخوازی بەخشین بۆ پەڕیامانەتەوە هەسە بەدابینکردنی پێداویستەکانیان. دەستخۆشیتان لێ دەکەم خی گەورە پایدارتان کە خوا پاداشتان داتەوە بەڕاستی مامستا کەسی فەقیر و کەمەرامەت ئەوەندە زۆرە لە شاری سۆن وەڵڵای کەسی ئاوا هەیە لە توانای دانیە بەڕاستی سەرفترە بدا لە ماڵێ. الحەمدولێلا زۆر زۆر زەرورە چونکە مامستا ئێستا خەڵکی ئەوایە چاوەڕێ ئەوەندەی دەکاتن بۆ مناڵەکانی هەر نەبێت جلوبەرێک پێکڕێ خواردنی جێژن پێکرە بۆی چاویانە دەستی خەڵک نەبێ مناڵەکانی هەز بە لاوازی نەکەن. ئمڕۆ لە نووسنگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازێ خی گەورە پاداشی داتەوە هەستاین بە دابەشکردنی 25 میلیۆن دینار بەسەر کۆمەڵێک خەڵکی هەژار و نەداری ناوچەکە کە لە حەریر و خەلیفان و سۆران و ڕەواندوز و چۆمان و دەوروبەری گرتەوە خەڵکێکی هەژار و کەم دەرامەت
لە خەڵکی بێباوک و خەڵکی هەژار هاوکاریمانکردن خی پەروەردگار پاداشتی خێری ئەو خێرخوازە بداتەوە خی پەروەردگار پاداشتی خێری هەموو خێرخوازان بداتەوە کە دەسواڵان بۆ خەڵکی هەژار و نەدار.